ببوورە بوراوە بێگومان بوراوی تۆ جنگیزخانی چۆن دەبێت نەبورین وایە ڕاستە مووی شەیتانم پێوەیە وانە وایە باوەڕکە تۆ تاکە خۆشەویستی منی وایە هەتا لەگەڵ من دێ دۆزەخیش وایە پێشتر ئەوەم کردووەم شتێکی لەوە گرانتر بێم ئەو شۆ لەگەڵم دێ قومەر نا تااقەتم نییە تکایە وەرە ئەو شۆ بۆ تۆ یاری دەکەم خۆشم دەوێ ئەیشان منیشتم خۆش دەوێم ئەمە چییە؟ سوور بەتەمە ناوی چییە؟ پواگرۆ دۆکەنان چ ناوێکە؟ مانای چییە؟ ستێکی سوورکراوە بە تامی شەڕاب بە زۆری ئاژەڵەکانیان قەڵاو دەکەن و دوای ئەوە ناوچی دەردێن و سووری دەکەنەوە پێویستم بۆ ئازر لەوە خۆش دەچێت دێ دیسان دەستمان بەنان کرد تا دڵم تونکەی بە پەلەپەل خۆم گۆڕی هاتمە خۆشی بکەین چی بووە؟ ئەزەر؟ ئەزەر تۆ باشی؟